زیادبوونی قوربانیانی هێرش و پەلامارە بەردەوامەکانی داعش لە ناو ڕیزەکانی پێشمەرگە کاردانەوەی فراوانی سین و توێژەکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دروست کردووە. بە پێی بە دوواداچوونەکانی پەیام تەنیا لە ماوەی کەمتر لە مانگێکدا بەهۆی هێرشەکانی داعشەوە نزیکەی 30 پێشمەرگە لە میحوەرە جیاوازەکاندا شەهید بوون و 10 دیکەش بریندار بوون. ئەوەی هاوڵاتیانی لە بەرپرسانەوەندەی دیکە نیگەران کردووە هۆکاری سەرەکی شەهیدبوونی پێشمەرگەکان کەم تەرخەمی و ئەو کەلێنە ئەمنیانەیە کە لە سەنگەرەکانی پێشەوەی پێشمەرگەدا بوونیان هەیە. پێشتر مەحموود سەنگاوی بەرپرسی میحوەری گەرمەسێری پێشمەرگە ڕایگەیاند بوو هۆکاری سەرەکی قوربانیانی پێشمەرگە کەم تەرخەمی بەرپرسە سەربازیەکانە بە پێچەوانەی بەرپرسانی باڵای حکومەت کە هۆکاری سەرەکی هێرشەکانی داعش بۆ بوونی بۆشایی ئەمنی لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق دەگێڕنەوە. ئەو بەرپرسەی پێشمەرگە ڕەتی کردەوە بۆشایی ئەمنی کاریگەری ئەو تۆی هەبێت. لە دوایین هێرشی چەکدارەکاندا 9 پێشمەرگە شەهید بوون کە ئەوەندەی دیکە قەبارەی نیگەرانیەکانی زیاد کرد. ئەوەی بووە مای نیگەرانی بەرپرسانی پارتی وێچەتی بۆ پاراستنی جانی خۆیان لە ناو سەنتەری شارەکان بە ئۆتۆمبیلی گول لە نەبڕ و چەک و پێداویستی تەواو دەسوڕێنەوە. کەچی هێزەکانی پێشمەرگە لە سەنگەرەکانی پێشەوە بێپلان و چەکی پێویست ڕوبەڕووی چەکدارەکان دەکرێنەوە. سۆران عومەر کاندیدی سەرکەوتوی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران لا نووسینێکیدا ڕایگەاندووە ئەمریکا و 7 وڵات 8 ساڵە چەک و پارە بە ناوی پێشمەرگەوە بە حکومەتی هەرێم دەدەن کەچی بەردەوام پێشمەرگە قوربانی گەورە دەدات. سۆران عومەر باسی لەوە کردووە لە ساڵی 2014 لە سەرەتای شەڕی داعش ئەمریکا بە بڕی 100 ملیۆن دۆلار کەرەستەی سەربازی و 12,000 چەک و 1000 موشەکی جۆری هێڵفایر و 50 زرێپۆشی هەڵگرەوەی مین و 5 ملیۆن کەلوپەلی سەربازی ڕەوانەی هەرێمی کوردستان کردووە. هەروەها وتوێتی ساڵی ڕابردوو ئەمریکا بە بڕی 250 ملیۆن دۆلار چەک و ئۆتۆمبیلی زرێپۆشی پێشکەش بە پێشمەرگە کرد. جگەلەوە 2 لیوای بە هەموو پێداویستی چەک و تەقەمەنی و ئۆتۆمبیلەوە پڕچەک کرد. ئەو کاندیدە سەرکەوتووە پرسیاری ئەوەی کردووە ئەو چەک و زرێپۆش و تەقەمەنی و پێداویستی سەربازیانە لەکوێن؟ بۆ لە سەنگەرەکانی پێشەوە نین، بۆ لە بازاڕی چەک فرۆشان و لای بەرپرسە حیزبیەکان هەیە. لای خۆیەوە زانا سەعید ئەندامی پێشووتری پەرلەمانی عێراق لە نووسینێکیدا لە فەیسبووک پەیام ئاڕاستەی بڕیار بەدەستانی هەرێم دەکات و دەڵێ واز لە مەدح و سەنای پێشمەرگە و دروشمبازی بێن و چیدی کوڕی خەڵکی بە کوشت مەدەن. بە ناوی پێشمەرگەوە هەموو ئەو پارەیە وەردەگرن بەڵام هیچیان بۆ ناکەن. ئەو دەپرسێ کوا ڕاهێنانیان، کوا چەک و فیشەک و کوا ئۆتۆمبیلی زرێپۆش. لەلایەکی دیکەوە باسط حەمەغەریب کەسایەتی ئەدەبی و بێژەری دێرینی تەلەڤیزیۆنی لە پۆستێکیدا هەر لەو بارەوە پرسیار دەخاتە سەر ئەوەی ئەمریکا و هاوپەیمانان بای چەند ملیارد دۆلار باشترین و پێشکەوتوترین چەکیان داوەتە هەرێمی کوردستان، بەڵام بەدەست ئەو پێشمەرگانەوە نین کە لە سەنگەرەکانی دژی داعشن.